لا چوارچێوەی کۆڕبەندی ئابووری گیانی داڤۆس چەندین ڕووداوی گرنگ و بەشداری چەندین کەسایەتی گرنگ ڕوودەدات لەم ماوەیەدا. ئەوەی بۆ هەرێمی کوردستان گرنگە بەشداریکردنی سەرۆکی حکوومەتەکەیەتی و پێگەیەکی تایبەتێتی بە تایبەت لە ئێستا کە وڵاتانی جیهان بە دوای وزەی نوێ بۆەوە دەگەڕن بە دوای هەمەچەشنکردنی ئابووریدا دەگەڕن. ئەوەش لە هەرێمی کوردستان بوونی هەیە و ئێستا کورد ئەم دەرفەتە چۆن بەکاردەهێنێ، چۆن دەتوانێت برەودات بە ئابووریەکەی لە ڕێگەی تەوکردنی کشت و کاڵ و پەیوەندیەکانی کە ئێستا سەرۆکی حکوومەت هەرێمی کوردستان لەوەیە بۆ ئەم پەیوەندیانە بۆ گرنگیدان بەم دروستکردنی پەیوەندیانە بە تایبەت و پێگەی هەرێمی کوردستانیش. هەموم بابەتە لەگەڵ بەڕێز فەتحی مدەڕێز کە ڕاوەشکاری وەزارەتی بازرگانی پیشەسازیە باس دەکەم و لێرە میوانی ئەمەیە. بەڕێز فەتحی بەخێرهاتی و ئێوارەت باش. ئێوارە باش، سوپاستان دەکەم. زۆر سپاس. ئەبینین کە لە ماوەی کۆڕبەندی ئابووری گیانی داڤۆسدا کە چەندین کۆڕ و کۆبوونەوەی گرنگ کراوە بە تایبەت سەرۆکی حکوومەت لەگەڵ سەرۆکی وڵاتان کۆبۆتەوە دانیشتووە. ئەبێ کورد ئەم دەرفەتە چۆن بەکار بهێنرێت؟ بەڵێ 53مین گەڕی کۆڕبەندی ئابووری جیهانی داڤۆس خۆشبەختانە جەنابی سەرۆکی حکوومەت ئامادەیە. زۆر گرنگی ئەو ئامادەبوونە لە سێ تەوەردا خۆی دەبینێتەوە کە بۆ هەرێمی کوردستان گرنگێکی ئەوتو هەیە بۆ ئێستا و بۆ دواڕۆژ تەوەری سەقامگیری سیاسی، هەروەها وزە، هەروەها پەیوەندی نێودەوڵەتیەکان. ئەو سێ تەوەرە جەنابی سەرۆکی حکوومەت دوو قۆڵی و هەروەها سێ قۆڵی و چەندین سەرکردەکانی جیهان و هەروەها کۆمپانیا نێودەوڵەتیەکان دەبینێ بۆ ئەوەی واقعی کوردستان و هەرێمی کوردستان هەروەها عێراق بە شێوەیەکی کورد نمایش بکە بۆیان و سەرنجیان ڕابچێشێ بۆ ڕاکێشانی سەرمایە بۆ ئەوەی هەرێمی کوردستان پێگەی بەهێزتر بێ و قۆناغێکی تر لە پەیوەندی نێودەوڵەتیەکان ئەنجام بدرێ. لەبەر ئەوە ئامادەبوونی بەڕێزیان زۆر گرینگە. 2700 سەرکردەی جیهان ئامادەن، سەرکردەی سیاسی، سەرۆکی وڵاتان، سەرۆکی کۆمپانیا گەورەزە بالاحەکان و هەروەها ڕێکخراوە نێودەوڵەتیەکان لە نێویاندا ڕێکخراوی بانقی نێودەوڵەتی، ڕێکخراوی بازرگانی جیهانی، ڕێکخراوەکانی تر. گشت ئەمانە فاکتەرن بۆ سەرکەوتنی ئەو ئەزمونە، بۆ سەرکەوتنی ئەو سەردانەی بەڕێزیان بۆ سویسرا بۆ داڤۆس بۆ ئەوەی لە قۆناغی داهاتوودا بتوانرێتن ئەو فاکتەرانە کەلکی لەوە بگیرێت و سوودی لەوە بگیرێ و هەروەها قۆناغی تری لە بەردەم هەرێمی کوردستاندا ئەوەیە کە ئەو پرۆژە استراتیجیانە کە کۆمپانیا نێودەوڵەتیەکان چاویان لەسرە بۆ نمونە وزە، گاز، بۆ نمونە بە ئەندامبوونی عێراق و هەرێمی کوردستان لە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان گشت ئەمانە سەرنجی ئەو کۆمپانیا و ئەو وڵاتانە ڕادەکێشێ بۆ ئێستا و بۆ دواڕۆژ. دروستە. باش، لە ماوەی ڕابردوو یەکێک لە هەنگاوە گرنگەکان ئەوە بوو کە بەرهەمی خۆماڵی یاخود جیال لە نەوت هەنار بوو بکرێ بە بەشێک لە داهات یاخود بنێردرێتە دەرەوە، ئەمە بۆ خۆی پێک یاخود ئەچێتە چوارچەوەی هەمەچەشنکردنی داهاتەوە. لە قۆناغی ئایندەدا چی بکرێت؟ ئایا تەنها برەو بەوە بدرێت یاخود چۆن بتوانرێت داهاتی ئێمە هەمە چەشن بێت؟ ئیدی جگە لەنەوت بابەتی دیکەشمان هەبێت. ڕاستە هەرێمی کوردستان لە ئەو کابینەیەدا سیاسەتی فرەچەشنی لە داهات خۆشبەختانە چەندین فاکتەری یارمەتیدەر و پشتگیری ئەو سیاسەتە دەکەن، توانە مرۆییەکان و هەروەها سامانە سروشتیەکان و کشت و کاڵ و پیشەسازی. گشت ئەمانە فاکتەری سەرکەوتون بۆ ئەوەی ئەو سیاسەتە قۆناغێکی زیاتر و بەرزتر بنوێنێ. چەندین بەرهەمان هەیە لە هەرێمی کوردستان دەتوانرێ وەکو هەنار وەکو شتی تر بۆ دەرەوەی وڵات بینێرین هاناردەی بکەین. لەمە دووە جۆرێک لە باڵانس بپارێزین لە نێوان هاوردن و هەناردن. پاراستنی ئەو باڵانسە لە نێوان هاوردن و هەناردن وا دەکات کە سستی لە ئابووری هەروە هەڵاوسان کەمتر بێتەوە لە هەرێمی کوردستان. ئێمە کە لە قۆناغێکی هەستیاری ئەو ناوچەیەین لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست پێویستە ئەو فرەچەشنیا وا بکەین کە پیشەسازی زیاتر ئێمە لە وەزارەت خۆشبەختانە
لە پرۆژە استراتیجیەکان و چەندین بەرهەم ئێستا خۆشببختانە خۆبژێویەک دروست بووە لە کەرستی بیناسازی لە چەند بواری تردا کە ئەوە جێگای سەرنجی وڵاتانە جێگای سەرنجی یعنی ئەتوانین جگە لە بەرهەمە کشتتوکاڵەکان بەرهەمی پیشەسازیمان هەیە کە خۆبژێوی تەواو پێداویستی ناو خۆ پڕ بکاتەوە ئێمە بتوانین ئیدی هاورد هەناردەی بکەین. بەڵێ خۆشببختانە لە چەندین کۆبنەوەکانمان لەگە حکوومەتی عراقی بۆ نمونە هەر خودی وەزیری پیشەسازی عراق ئاماژی بەوە کە هەرێمی کوردستان لە حالی حاضردا لایەنێکی هەناردەکاری سێ بڕگەی گرنگی پیشەسازی بیناسازیە لە چیمەنتۆ و لە ئاسن و هەروەها لە کەرستەکانی تر کە ئێستا باشووری عراق جۆرێک لە کامپینی دووبارە ئاوادانکردنەوە بەخۆ دەبینێ هەرێمی کوردستان زۆر سودمەند دەبێت لەوەی کە ئەو کەلوپەلانێک کە ئێمە دروستی دەکەین بۆ بەشەکانی تری عراق هەناردەی بکەین و پێداویستی دابین بکرێت لە کاتێک کە بازارەکە پڕ بوو دەتوانین بۆ دەرەوەی عراقیش هەناردەی بکەین کە چەندین وڵات ئێستا ڕۆژانە ئێمە پەیوەندیمان پێوە دەکرێت کە باس لەوە دەکەن ئەو ژێرخانی یاسایی و هەروەها هەناردەکردن و ڕێنماییەکان چۆنیە ئێمە لە وەڵامدا باسی ئەوە دەکەین کە لە قۆناغی داهاتوودا زۆر شت هەیە دەتواندرێ بیکەین و دەشکەین. بۆ هیوایەن هەڵبەت ئیدی دەرفەتەکە لە بەردەستە و کردارەکەماوە و سەرکەوتوو بن. زۆر سپاس بەڕێز فەتحی مدەڕێز ڕەوشکاری وەزارەتی پیشەسازی بازرگانی لەگەڵ مابووی سپاس. زۆر سپاس.